براگیان سڵاو لێبێت ئەمە ئێستا ئەو بەشانە باسەکەم کە گرنگن بۆ تۆ و طبعا ئەو شتانە کە پێویستی بەکەمە گۆڕانکاریە توانین گۆڕانکاریشی تیا بکەین طبعا ئەم بەرنامەکەی کۆمەڵێکی بەشی تایە لەناو بەشەکانە بەشی تریشی تایە ئێمە ئەو شتانە لابین لە داهاتووە کە تۆ پێویست پێی نییە باشە کۆمەڵی راپۆرت هەیە لەمێ ئەم راپۆرتەکان لەمێ پێویست پێ نابێت ئەم ئامارانە ئەمانە ئەگەر پێویست بە هەنێکی نوێ لایەدەین بۆی بە چاوە ڕوونتر بێتەوە ئەمە یان بۆ نمونە کەلوپەری جێگیر و دروستکردنی بارکۆد و نووسراو نەهاتووەکان ئەمانە سەرچاوە عەفوەن لیستی تۆمارەکان فرۆشتن بۆ کۆمپانیاکان ئەمانە تۆ پێویستی پێیان نابێت لایەبێت باش یەکەم شت ئەمە بەرنامەکەی بەشی کڕین و فرۆشتنی تایە لەگەڵ کاڵاک یەکەم شت تۆ پێویستە کات چی بکەی کاڵاکانت بناسیی بۆ لەمێ گەرممان ناساندووە تۆ چیمەنتۆ ناسیین هێشتی ناسی توانێت زانیاری تەواو لەسەر ئەم شتەدا باشە بۆ نمە ناو بە کوردی طبعا ئەو ناو کوردیەکە سەرەکیە بۆ شێوازەوە ناوی ئینگلیزی و عەرەبی توانین داخۆین چیمەنتۆ بۆ شێوازە تر باشتر ئەم ناوە کوردیەش ئەگەر بە عەرەبی داخڵێکی کێشەت نییە هەنی باڵی ئەمە ناوە سەرەکیەکەیە کۆد توانی کۆدێکی بۆ دانەی یاخود خۆی ئۆتۆماتیکی کۆدێکت بۆ دانا یاخود تۆ خۆت ئاخر کۆد بۆ شێوازە بێنی بۆ نمونە من عەفوەن کۆدێکی دانە بە ناوی حەفتا ئەم کۆدەی بۆ دانا کۆدی دووەمیش ئەگەر بتەوێت هەیە بارکۆد کۆدی ڕەفە ئەمە ئەگەر بۆ کۆمەڵێش ئەمە بۆ نمونە لەم لای کیلۆ و لیتر و کارتۆن ڕەمانی تایە دانە مەتر توانین تەن و ئەوانشی بۆ زیادکەین بۆ نمونە بە کیلۆ جارێک تەنیشی بۆ زیاد دەکرێت زۆرە ئەمە ئەگەر کاڵاکە ڕەنگی هەیە بۆ توانین ڕەنگیمان نییە لەمێ ئەگەر جۆرەکان بۆ نمونە جۆرە توانین داخۆکەی بەرواری بەسەر چوونەوانەمان نییە نرخی کڕین بۆ نمونە ئەمە توانی شتێک دانەی بە دینارێت یان بە دۆلار دوایە طبعا توانین دەستکاریکی بۆ نرخی فرۆشتن 2000 بۆ شێوازە دوایی دەستکاریەکەی لەمێ توانین وێنەیەک هەڵبژێریەکە گەرەکت بێ لەمێ پێدەڵێ بۆ نمونە سنووری کەمترین بڕ ئەم کاڵایە گەشتە چەندێک ئیتر ئاگاداری کاتەوە بڕاند و مارکە وڵاتەوەمانە سنووری داشکاندن بتەوێت توانین داخڵ زیادکردنەکەین ئێستا ئەم کاڵایە لەلای ئێمە ئەناستێ باشە ئەگە بۆ وێنەسە بەڕێوەبردننی کاڵا سێرەکەین چیمەنتۆ مان هەیە و کۆدەکەی هەفتە و بۆ شێواز ئێستا کاڵاکەمان ناساند ئیتر پێویست ناکە هەموو جارێک بنووسین چیمەنتۆوەمانە چێکەی دێتە بەشی کڕین بۆ ئەوەی بڵێن بۆ نمونە ئەمڕۆ سیارەتێک هاتووە چیمەنتۆیە ئەوە کۆدەکەی نووسی یاخود بەناوەکەی پێ چیمەنتۆت بۆ هێنێ باشە چیمەنتۆ ئەڵێ بای چەندێکە $8 باشە $8 طبعا ئەمە توانین بکەی بە دینارەکە ویست دراوی پسوودەیەکی بە دینار کە بۆ نمونە بە 1000 دینارە لە 1000 دینارەکەیە ئەتوانی دەستکاری بکەی بۆ نمونە ئەمڕۆ بە گرانتر کردوتە بە 1000 تر کردوتە ئەتوانی دەستکاری بکەی بۆ نمونە من بۆ بە 1500 بۆ شێوازە چەند کیلۆت کڕیە بۆ نمونە من 1000 کیلۆ بەڵێن تەنێک بۆ شێوازە ملیۆن و نیوە طبعا نەتوانین تەنی بۆ زیادکەین ئەوە هیچ کێشەمان نابێت لەگەڵ بۆ شێوازە چیمەنتۆت بۆ هێنە لەمێ زانیاری دەربارەی ئەم چیمەنتۆیی تایە ئەگەر بتەوێت اینجا فرۆشیار لەمێ فرۆشیار لە کێ کڕیوتە ئەبێ زیاد بکەین لەمێ طبعا بۆ نمونە ئێمە لە هێز باشە زیادێک ئەوەتە لەمێ هێنا ئەم پسولێ بە قەرز یاخود بە نەقدە یاریەکی داشکاندن ئەگەر هەبێت بە بڕ یاخود بە ڕێژە توانین داینی تێبینی کۆگامان هەیەگەر بتەوێت بەرواری ئەم پسولەیە نرخی دۆلار لەمە نرخی دۆلار کراوە بە ئەوەندە بێ ڕاستیکەینەوە طبعا توانین یەک جار ڕاستیکەیتەوە ئیتر بۆ هەتایە هەر ئەوە بێت یانێ توانین ڕۆژانە بیگۆڕی لەگەڵ دەستی خۆتە ئەم پسولەیە پسولەی وای ئەتوانی بە دەرفستە بە عەرز بیکەی ئەگەر بیکەی بە ڕەشنووس ئەبێ بە دەرفستە ئەگەر ڕاستەوخۆ بێ یانێ ڕات حساباتەوە کێشەی ناکات ئێستا ئێمە چێکەین ئەوە تۆماری پسولەمان کرد باشە تۆماری پسولەمان کرد بە قەرز ئێستا ئەگە بڕۆینە سەر بەشی کڕیار و فرۆشیار لە پێدان وەرگرتنی پارە محەممەد حەسەنمان هەیە لەگەڵ هێدیە سەرەکەین
چەندێک قەرزاری ئەوی ملیۆنێک و 500 قەرزاری ئەوی باشە ئەمە ئەگەر ئەتوانی شیشی پێ بفرۆشیتەوە لە هەمان کاتە بە قەرز و بە نەقد بە دینار و بە دۆلار باش چیەکەین دێنە بەشی فرۆشتن لە بەشی فرۆشتن طبعا بەشێکی زۆر تێر و تەسەلی هەیە ئەتوانی ئێستا شت بفرۆشی طبعا لە بەشی فرۆشتن کلیک لەم زایدە بکە ئەتوانی شتێک بفرۆشی کە پێشتریش نەتناساند بێ احتیاجی یانی تۆ ئەڵێی کاکە من کاڵە ناناسیێنم لە بەشی کاڵاکانم تااقەتی ئەوەم نییە بەک ئۆتۆماتیکی کلیک لەم زایدە ئەکەیت بۆ قەت فرۆشتنەکەی باشە بۆ نە هەر چێکە نووسی ئەتوانی بنووسی یاخود بۆ نە ئەمە لادەی بە کۆدەکە بێت بە ناوەکە بێت بە چێک بێت ئەڵێ چەند کیلۆ ئەفرۆشی بۆ نمونە 500 کیلۆ باڵێ نیوتەنم فرۆشتۆ بڕی دیاری ئەگەر هەبووی نووسی نەبووش ناویست دراوەکە یەکەم بە دینار بۆ نمونە توانی وای لێ پێ هەمیشە دینار بێ باین ملیۆنێک ئەڵێ چونکە ئێمە دامانابوو بە 2000 فرۆشی چیمەنتۆ 500 کیلۆ بای ملیۆنێکە دوای داشکاندن هەر ئەوەندەیە ئەگەر داشکاندن هەبێ لەمە نووسی بۆ شەوە لەمێ طبعا نەتوانی بە وێنە ئەگەر وێنە هەبوو وێنەماندانە ناوەتوانی بە وێنەش فرۆشی باشە لەم لە کڕیارەکە دیارێکی بۆ نەبە محەممەد حەسەنی فرۆشین سۆرەتی حاڵەت پەسەند دەمە دەخستە عەرزمانەیە لەمێ ئەگەر بچێ فرۆشتنی عەزش بکەیت بە نەقدە بۆ نمونە لەمێ ڕەقسم بەروار و نرخی دۆلار و ئەمانە چاکەکەین لەمێ بینینی قازانج دەمە توانی هەموو وردەکاری ئەم سولێ ببینی چنێک قازانجەکە چنێک زرێرەکەیان شتێکی لە بابەتە لەمێ خەرجی و خزمەتگوزاریت هەیە توانی خەرجی سەرم سولێ زیادکە توانی خزمەتگوزاری زیادکە ئەگەر بکەوێت باش لەمێ چیت هەیە ئەتوانی بە دینار بۆ نمونە ئەم سولەیە بە دینارە باشە کەسەکە دێت دۆلارت بۆ هێنێ یاخود نیوەی دۆلار نیوەی دینارت بۆ هێنێ ئەتوانی چی بکەیت بۆ شێوازە تەرتیبێکی بۆ نمونە کەسەکە خۆی بای ملیۆنێکە باشە 500,000 بۆ هێنێ بە دینار باشە 500,000 بۆ هێنێ بە دینار ئەڵێ ما باقی بە دۆلارە دەم ئەگەر دقت بەی ماوە چنێک ماوەتەوە ئەوەندە ماوەتەوە ئەتوانی بیکەی بە چی ئەتوانی بیکەی بە دۆلار باشە بۆ شێواز طبعاً ئێستا بۆیە نرخی دۆلارەکە کێشەی تیاکەوتە چونکە نرخی دۆلار لەمێ بە غەڵەت داخڵکراوە ئەگینا ها نرخی عەفوا با لەمێ چاکی کێن ئێستا دۆلار 149 با بڵێین باشە بۆ شێواز 149,000 لەمێ ئەڵێ زیادە ئەوەندەیە باشە یعنی 335 دلار باشە 335 دلار ئەم بەششی تایەڵە چی کاکە 850 دینارمان لێ ئەمێنێتەوە تۆ توانێمەی بۆکی بەداشکاندن 850 دینار خۆ لێ وەرناگری یەکی بەداشکاندن باشە تەنها چیەکەی پاشە کلیک لە چیەکەین کلیک لە سیڤکردنی پسوولایەکەی بۆ شێوازەی پسوولەکەمان سیڤ بوو ئێستا ئەگە بڕۆینە بەشی قاسە سێرەکەین لە قاسەیە چیمان هەیە 500,000 بان چۆتە قاسەی سەرەکی دینارەوە لەگەڵ 335 دلار چۆتە قاسەی دۆلارەوە باشە یعنی ئێمە بۆ چونکە بە دینار و بە دۆلار وەرمان کردووە لە کەسێک لەمێ بەشی پسوولە فرۆشراوەکان ئەوە پسوولە فرۆشراوەکانە ئامێ طبعا شتی زۆر زۆرتیایە چاپکردن ئەگەر بتوێ ئەم پسوولەیە چاپکەی باشە ئەم پسوولەی فرۆشتنەکەیە لە پسوولەی فرۆشتنەکەیە تۆ توانی دیزاینی بۆ بکەی دیزاینی ئەم پسوولەیە بکەیت چۆن چۆنی بتەوێت توانی دیزاینی بۆ لە هەمان کاتە توانی بە کوردی یاخود بە ئینگلیزی یاخود بە عەرەبی ئەم پسوولەیە بدەی بە کەسێک یاخود بە A4 یاخود بە A5 هەر ئەتوانی بیری بن ئێمە هەر بە کوردی ئەتوانین پرینت لەمێ وردەکاری تەواوت پێدە دەربارەی پسوولەکان کە هەتە و لەمێ ئەو چەندێک واصل کراوە و چۆن چۆنی واصل کراوە و ئا بۆ شێوازە هەر هەموو تەفاسیلەکانت تێیە چیترمانەمێنێ
ئەگەر ئێمە بڕۆین سەیری چ بکەین بۆ نمونە ئەمانەوە قەرزی ئەم پیاوە بینەوە بۆ نمونە کە تۆ بە قەرز کڕیتە تۆ ئەتەوێت قەرزەکەی بیت کلیک لە هێدەکاکەین قاسی سەرەکی دینارمان هەڵبژاردووە 500,000 تایە پارەدانە جۆرەکەی بەرواری ئەوەندە بڕی پارە بۆ نمونە 400,000 هەدەمە بۆ شێوازە ئەو 400,000 هەبێ دەڵێ خۆی ئەوەندەیە میلیۆنێک و 500 400,000 دەیتەوە چنێکی ئەمێنێ میلیۆنێک و 100,000 ئەمێنێ نرخی دۆلارەکە لە بەشی سەرەکیەکە چاکمان نەکردووە پێ دەڵێم لەکوێ ئەمە ئەگەر وەرگرتن لە جێگای کەسێک بێت توانین لەمێ تێبینی یەک بنووسێگە بکرێت تۆمارکردنەوە کە تۆمارکردنمان کرد بۆ شێوازە ئەم مامەڵەیە خەزم بێت و بە دوو شێواز دەتوانین پرێنتێکی ئەمە پرێنتەکەیەتی بە نووسین و بە ڕقەم بە نووسینیش بۆ دەکات ئەتوانین بە پسوولەی حەراریش بیتی ئەگەر بتەوێت ئەگەر ئێستا سێری کردار فڕۆشارکەین سێرەکەین کەم بووە چونکە مامەڵەیەکمان ئەنجامدا بوو بە ملیۆنێک و 100 لە بەشی ڕێکخستن نرخی دۆلار لەمە چاکێکێنێکین بە 149,000 بۆ نمونە نوێکردنەوەکەین ئیتر نرخی دۆلار لە هەر هەموو سیستەمەکە ئەبێ بە 149,000 باشە لە هەر هەموو سیستەمەکە ئەبێ بە 149,000 لەمێ خەرجیمان هەیە خەرجیەکان تۆ ڕۆژانە ئەتوانی بینوسی داخڵێکی جۆر بۆ نمونە بۆ مەتبەخە بۆ سیارەیە بۆ سیارە باشە ئەو بۆ سیارە بۆ نمونە تۆ لە قاسەی دینار 100,000 تیا ماوە بۆ نمونە بابەت ڕۆن گۆڕی باشە بۆ 50,000 ئەو شێوازە 50,000 بەوار دۆخەکە تەواوکراوە سێبینی هەبێ نووسی زیادکردن بۆ شێوازە خەرجیەکە زیاد بوو ئەگەر ئێستا بڕۆینە بەشی خەرجی سێرەکەین خەرجیەکەمان لەمە زیاد بوو پێ دەڵێ خەرجی 50,000 کراوە خۆی خەرجەکانێک دانێ لەم بەروارەیە باشە لەم بەروارەیە ئەتوانی بەروارەکەشدا دەتوانین بەرواری ئەم مانگەی پێبەی هەموو خەرجیەکانی ئەم مانگەت بۆ هێنێ طبعا ئێستا ئەگە سەیری قاسەکەمان بکەین ئەبێ 50,000 تێما بە هی دینارەکە بۆ چونکە ئێمە 400,000 ماداوە بە حەقی کڕینەکە وەکو قەزمان داوەتەوە 400,000 50,000 داوە بە خەرجی 50,000 ماوەتەوە باشە لەمێ هاوبەشەکانت هەیە تۆ توانی هاوبەش داخڵکەی ئەو کەسانە شەریکەکان بۆنە پارا هێنن پارا ئەبن بۆ نمونە ئەم تەها یاسینە داخڵەکەین بۆ شوازێتە بە کوردی بە ئینگلیزی بە عەرەبیەت پێ توانی بینوسی کێشە لەمێ ئەمە هاوبەشەکانە ئەتوانیت بۆ شێوازە سێریکەین بۆ نمونە ئەم کەسە باشە بۆ نمونە ئەم کەسە دێت پارە سەحبەکات زیادکردنی ماوەڵە ئەمە هاوبەشتە یەک هاوبەشتەیە بۆ نمونە دێت خاوەنی ئیشەکەی بۆ دێت چیەکات پارە سەحبەکە بۆ نمونە ئەمە هەڵێبژێرین ئەڵێ لە دۆلارەکە ئەمەوێ لە چوونی پارە بۆ نمونە 200 دلار سەحبەکە بۆ شێوازەکە دەڵێت چنێکی مێنێتەوە خۆی 335 دلاری تێ 200 دلاری سەحب کرد لەم بۆ شێوازە 135 دلاری تیا مێنێتەوە تێبینی ئەگەر بتوێت اختیاری ئینوس بۆ شێواز ئێستا گە بڕۆینەوە سەر قاسە 135 دلاری تیاماوە بۆ چونکە کاکەها ئەوەندەی سەحب کردووە ها کۆی دەرهێنان لە راپۆرتی مامەڵەکانی هاوبەشە پێ دەڵێ ئەوەندە طبعا لە زیادکردنی مامەڵە گواستنەوەت هەیە بۆ نمونە لە قاسەیەکەوە بۆ قاسەیەکی تر ئەگەر دوو قاسەی دۆلار تێبێتوانی گواستنەوە بکەی ئاڵوگۆڕت هەیە بۆ نمونە تۆ قاسەی دینارەکە چی دینار و دۆلارەکە دوور دەکەیتەوەکی بەدین بۆنە لە قاسەی دۆلارەوە بۆ دینار باشە نرخی ئاڵوگۆڕ بۆ $1 منێکم بە 100 بۆ شێوازە بڕی ئاڵوگۆڕ 135 دلارم هەیە من لەمێ بۆ 100 دلاری وردەکەم و ئەیکەم بە دینار 149,000ەکە تێبینی ئەوانە هەبێنوسی ئێستا تۆمارکردنی ئاڵوگۆڕ ئەگە سێکین زۆر بە جوانی 35 دلار ماوەتەوە 199 دلارمان هەیە لە قاسەیە باشە
ئەمە هەموو مامەڵەکانمان هەیە لەمێ ئەتوانی هەموو مامەڵەکان چی ئێستا دووشتمان کردو ئێمە هاوبەش هاتووە 200 دلاری بردو خۆشمان چوومانە 100 دلارمان گۆڕی بەتەوە بە دینار بە 149,000 بووە باشە ئەمە مامەڵەکان لەمێ هەرموو مامەڵەکان دێتە ئەمێ ئەو مامەڵانەی کە کردومانە ئەمە کرینەکان دێتە ئەمێ فرۆشتەکان دێتە ئەمێ ئەوەی کە بۆ تۆ گرنگ بێ ئەمانێ باشە ئەم بەهەدە چوونە هاتووەمانە لەوانەیە لای نەتەوێ خەرجیش بۆ تۆ گرنگە دروستکردنی بارکۆ گرێبەست ئەمە بۆ تۆ گرنگ بێ لەوانەیە لەمانەت بۆ لابین بەشی گازەکەش ئەوە تەنکی گازەکە ئەوت بۆ داهانین بە شێوازێکی جوان و لە بەشی فرۆشتەکە توانی شتێکت بۆ بکەین بۆ نمونە تۆڵی لەمێ چیمەنتۆ فرۆشتووە بۆ شێوازە نووسی چیمەنتۆ ئەڵێ چیمەنتۆ پێویستی بە چەندێکە بۆ نمونە 100 کیلۆ لەم 200 کیلۆ چەو چوزانم بۆ شێوازانی مەساریفی ئەوانە هەمووی تووەکاتەوە لە کۆتایی ئایسی دانە ئایسیمە دروستەکە بە ناوی چیمەنتۆ توانی بۆ شێوازە فرۆشتنەکەش بکەیت بۆی لە دوایە بزانی لەم پسولەیە کە بۆنە لە 12 مەتر چیمەنتۆی ئەم جارەیە چەندێک چەو لەم و ئەمانە سرت کردووە ئەوانەشت بۆ ئەکەین ئینشاءڵڵا ئەگەر ئەمانەت بەدڵ بێ ئەوانشت بۆ ئەکەین ئاسان